الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. يا ربنا لك الحمد كما ينبغي لجلال وجهك ولعظيم سلطانك. إلهنا ربنا ظلمنا أنفسنا وإن لم تغفر لنا وترحمنا لنكونن من الخاسرين. خۆشەویستانم، سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خواتان لێبێت. جارێکتر لە بەرنامەی شیرینچا لە کەناڵی ئاسمانی پەیام با خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست گەیشتمەوە. ئەڵقەیەم جارەمان ئەڵقەیەکی زۆر تایبەتە. دڵنەوایی، دڵدانەوە چ خێرێکی گەورەیە، چ عەمەلێکی عەزیمە. باشترین کردەوەیە لای خوای گەورە دوای فەرزەکان. ئەمە فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه و سلم، ئەحەب الأعمال إلى الله، خۆشەویستترین کردەوە لای خوا بریتیە لەوەی سرور و خۆشی بخەیتە دڵی موسڵمانێک. ئەزانی من سەلامێ لە تۆ بکەم، هەرەوەنەی ئەستەوتومە ئەسەلام عەلەیکم ورحمەة الله وبرکاته. ئینشاء الله دڵی خۆش بووە هەر بەکردنەوەی ئەم بەرنامەیە، هەر بۆی ئەم فەرمودەیەم باس کردووە. ئەفەرمێ ڕەسوول الله صلی الله علیه و سلم، دڵخۆشی بخەیتە دڵی موسڵمانێک بە هەر شتێک، بە کردەوەیە، بە قسەیەکی جوان، بە هەڵوێستێک، بە دڵدانەوەیە کە مشکلەیەکی هەیە، کە ناڕەحەتیەکی هەیە، تەعزیەکی هەیە، کێشەیەکی هەیە، کێشەیەکی بۆ حەل بکەیت، قسەیەکی خێر لە شوێنێکا بکەیت. ئەفەرمێ خۆشەویستترین کردەوەیە لای خوا دوای فەرزەکان، ئەمە باشترین شتە. هەر بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم سەیری ژیانی ڕەسوول الله بکەن. زۆربەی زۆری ژیانی پێغەمبەر صلی الله علیه و سلم دڵدانەوەی ئازانم. سەیری سیرەتی ڕەسوول الله بکەن صلی الله علیه و سلم. ناو خێزانەکانیان لە ناو مهاجرەکانن، ناو ئەنسارە، لە هەموو شوێنێکە. ئەزانن ئافرەتێک لە مزگەوتی پێغەمبەر صلی الله علیه و سلم خزمەتی مزگەوتی کرد. ئافرەتێکی ڕەشپێسی بەتەمەن بوو، زۆر ناسراو نییە لە ناو خەڵکە و ناسراو نەبوو لە ناو سەحابەکانە. ڕۆژێکیان پێغەمبەر صلی الله علیه و سلم لە ماڵەوە ناڕەحەت بوو، نەخۆش بوو، بێتاقەت بوو، ئاگاداری ئەوە نەبوو کە ئەم ئافرەتە وفاتی کردووە. کە چوو بۆ مزگەوت هەواڵی پرسی ئەوە فڵانە کەس دیار نییە و ئافرەتە. وتیان یا ڕەسوول الله وفاتی کرد. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم تووڕە بوو لە هاوڵەکانی، فەرمووی ئەی بۆ پێتان نەوتم تا بەشداری نوێژەکەی بکەم و لەگەڵیا بچم بۆ سەر قەبران. وتیان یا ڕەسوول الله تۆ نەخۆش بووی، حەزمان نەکرد عەزێتە بین. فەرمووی بمبەنجام لەکوێ گۆڕەکەی. چوە سەر گۆڕی ئەم ئافرەتە ئیماندارە کە خزمەتی مزگەوتی کردووە. دوعای خێری زۆر بۆ کرد، نوێژی لەسەر کرد. لە دواییە فەرمووی ئەم دوعا و نوێژ و عیبادەتە، ئەم پاڕانەوەی لە خوا بۆم ئافرەتە ئەبێ بە نور و ڕووناکی بۆم ئافرەتە. تەنانەت پێغەمبەر صلی الله علیه و سلم دوای وفاتی هاوڵەکانی خۆشەویستەکانی خەڵک، دوای وفاتیشی دڵدانەوەکە بۆیان، چونکە مافرەتە ئاگاداریەوەیە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئێستا دڵنەوەییەکە، دوعای بووەکە، داوای ئەوەی بووەکە کە خوای گەورە بە بەهەشتی بەرینی شان بکە. تەنانەت ڕەسوول الله صلی الله علیه و سلم دوای مردنیش دڵدانەوە جێناهێڵێت، جەبر الخەواتر جێناهێڵێت. ئەم ئەڵقەیەمان ئەڵقەیەکی زۆر تایبەتە و زۆر پێویستمان پێیەتی ئازیزانم. لە کۆمەلگایەکە ژین، کۆمەلگاکەمان ئەوەنە شەڕ و کوشتن و ڕقەبەتی و حەسادەت و دوژمنایەتی و حزبایەتی و سیاسەت و دنیایەک شتی سلبی چوە بەناویەکە. ئەوەنە خەڵکی شەحن کردووە بە تووڕەیی و ڕق و حەسادەت و ئەم نەخۆشیانە. زۆر پێویستمان بۆیە کە دڵنەوایی یەکتر بکەین و بزانین دڵنەوایی چیەکە. گوڵ و گوڵدان هەمیشە چاویان لە ئاودێرێکی بیرتیژ و چست و چالاکە هەتا لە بیریان نەکات. نەگوڵ بێگوڵدان ئەتوانێ بگاتە خۆرنشین و درێژە بە جوانی و ژیانی خۆی بدات و نەگوڵدانیش بەبێ گوڵ حورمەتێکی دەسەکەوێت. گوڵ بە چەپەکردن دەچێتە بەریەخە و سەرچۆپی شایی و شادیەکان. گوڵ مژدەی سەر هەڵدانی بەهارە و دوایین خواحافیزی زستان و ڕوت و ڕەجاڵیە. گوڵە دەبێتە گوڵستان و فەرشڕێژی زەویەکات، ناوی وەرزەکان دیاریەکات و بەهار بە باڵای خۆیە بڕێت. هەموو گوڵێک گوڵە بەڕۆژەیە و حەزی لە تاریشی و پاییز و هاوینی هەڵوەرین نییە. گوڵ بەوەرینی یەک لاپەڕەی دەژاکێت و هەرگیز ئەنانیەت ناناسێ و دەستە خوشکەکانی نافرۆشێت.
گوڵ بە ڕێگەی دوور و درێژی دڕکە دەبێتە گوڵ و زۆری تری شێوێت هەتا دەبێتە گوڵاو. هەرگیز داڵدەی ڕق و قین مەدەن و دڵخۆشی دروست بکەن. هەمیشە گوڵ بن و دڕک مەبن. چییە بێت ئەگەر ڕوخسارمان هەمیشە گوڵ ئاسا و ڕووخۆش و دڵخۆشکەر بین؟ چییە بێت خۆمان شادمان بین و خەڵکی شادمان بکەین؟ چییە بێت بە دوای دڵنەواییەوە بین و هەمیشە لە دەستی نەدەین؟ چییە بێت ئیسلامەتیەکی پڕ لە خۆشەویستی ئەنجام بدەین؟ دڵدانەوە و دڵڕاگرتن خۆشەویستترین کردارە لە لای خۆی تەعالا، لە بیری مەکەن. ئەزانم پێمان خۆش بوو لەم دیدارە تایبەتەیە کە دڵدانەوە و دڵڕاگرتنی خەڵک باسێکی زۆر زۆر گەورەیە. ئەو مامەڵە زۆر زۆر گرنگەیە کە لە ئیسلامە دوای عیبادەتەکان لەمە گەورەترمان دەست ناکەوێت ئەنجامی بین. لە عەرەبیە کە پێوترێت جەبر الخەواتر. جەبر الخەواتر، جەبر بۆ شکان بەکارێت. تۆ کاتێک کە کەسێک قاشیەشکێت، دەستی یەشکێت، دەستی هێننەوە یاخود گەچی تێگرن جەبریەکەن و گەچەکەی تێگرن ئەیەنەوە شوێنی خۆی. دڵڕاگرتن و دڵهێنانەوە شوێنی خۆی لە هەموو لەحزەیەکە ئێمە لە ژیانمانە ئەزمونیەکەین. جاری وا هەیە لە ڕۆژێکە دەجار تۆ ڕێکەوێت کە ئەم دڵدانەوەیە یەتە ڕێگەت چۆن مامەڵی لەگەڵاکەین. بۆ ئەم باسە زۆر زۆر گرنگە حەزمان کرد کە دیدارێکی زۆر تایبەت لە خزمەت نیان عەبدوڕەحمان محەممەد کە جەنابیان نیان خان کە پەرستیاری زانکۆن و ئەزمونێکی زۆر زۆر باشیان هەیە و منەوەنی کە خۆم هاوکارین لە نەخۆشخانەیە و ئەزانم کە کارەکەی چەند بە جوانی ئەنجامەیات و هیچ و کارەکانی زۆر زۆر بە تەرتیب و بە ڕێکوپێکیەکات پێمان خۆش بۆ ئەزمموی زۆر زۆرە لەم بوارەیە دیدارێکی تایبەت لەم مەجالەیە لە خزمەتی ئاساس بدەین. یان خەن زۆر خۆشحاڵم کە لە بەرنامەی شیرین چاو بە خزمەتان گەیشتین. من زیاتر خۆشحاڵم کاکشێف بەخێر بن سەر چاومان. نیان خان ئێمە ئەگەر لە ئەزمموی کەسی خۆتەوە دەست پێ بکەین تەجروبەی ئەوەت کردووە لە ژیانی خۆتە ئەگەر بیر بکەوێتەوە چکە ڕۆژانە ئێمە ئەم حاڵەتەمان تووشە بێت لەگەڵ کەسێکە لەگەڵ دراوسێکە لەگەڵ کارمەندێکە لەگەڵ خزمەت گوزارێکە لەگەڵ خەڵکی دراوسێ و ئەم لاولایە خزمە. بەڵام جەنابەت هەر ئەگەر باسێکی ژیانی خۆت بکەی هەر لە قوتابەتیەوە لە کاتێکە پۆلی شەش بووی هەستەکەی دڵنەوەی زۆر کاریگەری هەبووە لەسەر ژیان و اینجا لە ژیانی هاوسەرەتی تو دوایش لە ژیانی میهنی خۆتە. سەرەتا بەناوی خوای گەورە و میهرەبان من زۆر سپاسی جەنابتانەکەم بۆ ئەم دەرفەتە. بێگومان وشەی دڵنەوەی خۆی لە خۆیان وشەیەکی زۆر ئیجابی پڕوزەیە وشەیەکە کە خوای گەورە بێگومان ناردوێتی بۆ بەندەکان بۆ ئەوەی بتوانن کە یەکتری وزەی یەکتری پێبەرزکەنەوە ئیجابیەتێکی زۆر جوان بنبەخشن بە یەکتری. بێگومان منیش وەک هەموو تاکێکی تریم کۆمەڵگایە لە تەمەنێکە لە پۆلی 12 بووم کا و کاتی ئێمە 6 ئەعدادیە بوو. خۆی لە خۆیان کاتێکی زۆر قورسە، ساڵێکی پڕ سترێسە، ساڵێکی پڕ قەلەقیە، ساڵێکی پڕ ئەوەیە ئەزمموی ژیانت کەمەتیایە. بۆ کاتی خۆشی من ماڵمان لە کانسکان بوو لە دوو ژووری گڵا بووین. ئەزمموی سعیکردنی پۆلی 12 16 ڕۆژ بوو لە سەربانێکی گەڵاوە کەپرێکی بچکۆلەمان دروست کرده بوو. هەمیشە شتێکی زۆر جوان کە مثل هەرگیز لە یادگاریم ناڕوا لەوێ پشیلەیەک بوو یەک پانکەی بچکۆلەم هەبوو لەو ژێر کەبرا پشیلەکەش هاو لەبەر پانکەکە خۆتی ئەوەش نامایەوە. بێگومان ئەمە خۆی لە خۆیان زۆر قورسە ئەکرێ ئێمە ئاوایسە بەدەم باسیکەین بۆ کاتێکی و بۆ ئافرەتێک و بۆ کچێکی گەنجی 12 ساڵی عفو پۆلی 12 یعنی هەرزەکار ئەم ئەزمونە لەویا قورسە ئاخۆ بەیانی چیە بێت. بێگومان دڵنەوەی دانەوە لەو کاتانەیە کە زۆر زۆر کاریگەریە بوو. گرنگترینیان لەو دڵنەوانانەی ئەو کاتەدا دڵنەوەیەکانی دایک و تەژیعەکانی براگەورەکەم بوو لە هەمان شێوە بڵێن خوشک و براکانی تریشم کە تایە مەسەرەن هەمیشە پێیانەوتی قەینا ئەمە تێپەڕێ ئەکی تۆ ئەتوانی ئەدوت ئەمڕۆ خراپەمە و قەینا ئەمڕۆ ڕۆشت بەیانی ئینشاءالله باشە بی یعنی دڵنەوەی ئەزمموی زۆر زۆر پۆلی 12 هەیە بە دایک و باوکانەڵی کە زۆر ئاگاتان لە شعور و هەستی مناڵەکانتان بێت چی بکەن باشە؟ طبعاً ئەکید ئێستا من برازایەکەم ئەم ساڵ پۆلی 12 بوو زۆربەی کاتکە گەیشتمە لای
ئەمزانی کە زۆر بێتاقەتە ها زۆر سترسی هەرچێکی هەموو هیچ نییە عیبینیە تێپەڕێ ئەجا بوو جارێکە بە پێکەینی بەخوات بەدەمی تۆ زۆر ئاسانە بەس ئەکی دایکان و باوکان ڕۆڵێکی زۆر گرنگە بینن لە ئێستایا بۆ دڵنەوەی ئەم دڵنەوەیە ڕێکوەکو وایە یا جۆڵی پاتریەکت هەیە تۆ مۆبایلەکەت شەحن ناکە مۆبایلەکە وزەیتیانەماوە شەحنتیانەماوە باوەڕ کە دایکان و باوکان لە ئێستایا بۆ پۆلی نەک بۆ پۆلی 12 بۆ مناڵەکان بە شێوەیەکی گشتی لە ئێستادا کە نزیکی شەوینەوە لە ئیمتیحاناتی شەستەکە باشە بە شێوەیەکی گشتی دڵنەوەی ڕێک وەکو پاتری ئیزافی وایە وەکو پاوەربانک وایە بۆ ئەم مناڵە چۆ پاوەربانکێکی پێە مۆبایلەکەتی پێ شەرح دەکەیتەوە ئەم دڵنەوەیە من وای ئەبینم وزەیەکی زۆر گەورەی ئیجابیە کە دایک باوکە توانێت بیبەخشێتە مناڵەکانی. نیان خان بابینە ناو ئەزمموی خێزانداری و ئافرەت شووەکات و کوڕژنە هێنێ و جنابتان وەکو ئەزمموی خۆتان ئیسە بڵین ئافرەتی وا هەیە سریان بەرنمەیە ماکات چەند ساڵە چاوەڕوانی مناڵەکات قسەی ئەملاولا زۆر تاسیری تێکە بێتاقەتیەکە پیاوەکەی بە هەمان شێوە ڕەنگە بە ئیشارەتێک بە توانجێ بە هەموو شتێک دڵی گەردەگرێت دڵنەوەی ئەم جۆرە کەسانە ئەبێت چۆن بێت تۆ ئەزمموی خۆتە هەیە ئەزمونونەکەی خۆتمان بۆ باسکە بێگومان ئەم کەسانی کە بەم حاڵەتە تا تێپەڕن زۆر هەستیان پێەکەم ئەکرێ بڵین لەبەرەوەی خۆشم ئەو ئەزمونم یا با بڵین ئەو حاڵەتم بەسەر هاتووە دوایەوەی کە هاوسەرگیریم کرد لەگەڵ هاوسەری عزیزمە ساڵانێکی زۆر چاوەڕوانی مناڵ بووین بێگومان ئەم ساڵانە زۆر بە ئاسانین تێنەپەڕی ئەکرا زۆر مثلەن لە زۆر شوێن و کۆڕ و کۆبوونەوەیە لە دڵ سۆزیا بێ لە دوعای خێرا بێ لە هەر شێوەیەک لە شێوەکانە بێت کە باسەکرا کە ڕوبەڕوو تەکرایەوە یان کە لێتە پرسرا بەشی خۆی زۆر عزیەتی هەیە ئەین تەنانە لەو کاتانەیە ئەبێ ڕعاەتی و بکەین دوعای خێریش ڕوبەڕوو هەر عزیێتە بەزەبەت ینی کە بڵێ خۆیان مناڵە باتێ ئینشەڵڵا بێبەش نەکە هەستەکەی تۆ لە دڵ تابێ ئەو کەسە دوعاکە لە دڵا بیکە نەک ڕوبەڕوو بۆ کەسێ بڵێ کە پێمە وترا ینی ئیشاڵڵا خوا هەرە داتێ وام هەستەکە من کائینێکی یعنی تە خوا منی بیر چۆتەوە یعنی ئەها بێ کەس تەواو یعنی چونکە لە قیمەی بێ ئەمەلیە بوو ئەم جۆرێ بەس ئەکرا لە هەمان کاتیشا دڵنەوەی ئەورامەوە بەڕاستی یەکێک لەو دڵنەوانیانی کە لە ئەو مەرحەلەیە لە بیرمە ڕۆژێکیان زۆر بێتاقەت بووم لە مۆزوعە وتم بەجددی زۆر بتیان بۆ بێتاقەتی وڵی ساڵانێکی زۆرە هاوڕێکی زۆر عزیز بوو وتم وڵی ئەم جاریش مەسان خوانەی یاینەوە ساڵانێکار چاوەڕێن تیماڵە ئاوا بێخوا توەریە خەفەتە هەیە شەو سەرەکەی سەر پشتێکەوە هەر لێ خوایە بەس مناڵم نییە تۆ بەخوانیان خان ڕۆژێک لە ڕۆژان مناڵتە بێ و کە سەرەخەیتە سەر پشتێکەوە بێ بە سی خەفەت طبعا لەویا کردی بە جۆرە لە پێکەنین بەس خۆی لە خۆیە قسەکە بۆ من زۆر دڵنەوەیی بوو یعنی زۆر وڵا هەرت بێ یعنی خەمەت چییە پەلەت چییە جۆرێکی تر لەو دڵنەوەیانەی کە وەرمەگرت مەسەلەن تەرکیزیانە خەسیتە سەر شتێکی تر مثلەن ئەیوت دەتۆ زین چی بکە خۆت و خوا هەرە داتێت دە ئێستا فرسەتە ئیشێ بکە دیراسەیە زیاتر بکە مەسەلەن ئەزممویە زیاتر بزەبەت یانیان و هەرت بێ پەلە و نەبێ بەخوا هەرت بێ زۆر یعنی زۆر کاریگەریەکە طبعا زۆر ئاسانیەکە خۆی لەو کاتانەیە تۆ هەست بە جۆرە حساسیەتێکی زۆر جیاوازت هەیە یعنی زۆر حساسە بیتەوە زۆر دڵن هەستکە بێتەوە بێگومان لەوە چێ ئەو کەسانەوە هەست نەکەن کە ئەم قسانە عزیێتەیە بەس خۆی لە خۆیان زۆر کاریگەری سلبی هەیە لەسرت دوای ئەوەی کە خی گەورە لەسەر ئەو ئارامگرتنەمان لە نەبوونی مناڵ تەعویزی خێری کردینەوە بە دوانەیەک تەمەنیان پڕ خێر بێ لەگەڵ جەمیعی موسڵمانان کچێک و کوڕێک بوو بۆ دایکێک و ئەزمموی دایکایەتی خۆی لە خۆی ئەزمونێکی تازەیە و لە دوای چاوەڕوانێکی زۆر و قەلق و ترسێکی زۆرەوە هاتووە و دوانیشن بەیەکەوە زۆر قرس بوو ئەکرا ئەرکێکی زۆر جیاواز بوو بە من زۆر کەس هەبوو کە ئەدوتی لاکەم کە دەردەدڵتەکە و بەخوا پێنج شەوە نەخەوتم تا بەیانی و هەر مناڵە ناویست ئەوە مناڵ لامان کاتە ئەوەش لە شوێنی خۆی زۆر عزیەتیایی بەس کاریگەری و دڵنەوەی زۆر بچووک یعنی وشی زۆر بچووک هەیە بۆ دڵنەوەی کە کاریگەری زۆر گەورە بەجێ هێڵێ ڕۆژێک لە ماڵی خاڵێکم بووم زۆر هیلاک بووم وتیان وەزع چۆنەوە وڵایم شەو پێنج شەش شەو بێ من نەخەوتم زۆر هیلاکەم مناڵ هەراوە بەخێوەکرێک ئایتێکەویتە چۆن لە جۆرە لە دەردەدڵ خاڵۆژنێکم دەستی خسە سەر شانم وتی ێزین چی تویتر بووی بە دایکیش خوا ڕەحمی پێکە بە حیاتی پێویستە بەهش سەعاخەوەکەی جاران نییە هەر ئەو دەدەقەی کە مناڵەکە شیرەکە ئەخوات و خەولێکەوێ باوەڕکە هەڵەسیتەوەی سراحەتەکەی بەستە بەس ئەوەنە تەسەور کە
کاکشەخ لەو ڕۆژەوە من بەم دەدەقە خەوانە لازال هەتا ئێستش بەم دەدەقە خەوانە تێرخەوە بم یانی کەیەکێکە بینم مەساڵەم شەو هەر نەخەوتمەڵم چەندێ خەوتووە لە 6 ساعە با من دەدەقە بخەوم بە 6 ساعەتەکەی یعنی زۆر کاریگەری لەسەر تەنانەت تەسەڕوفات و لەسەر دەروون و لەسەر هەموو شتێکی من بەجێهێشت دوای ئەم وێستگانە کاڕوە زۆر گرنگە لێرەیە حەزەکەم شتێک بڵم ئەو کەسانی کە بە ئەزمموی نەبوونی مناڵات تێپەڕەن ئەزمونێکی زۆر قورسە لە سەریان کاریگەری و دڵنەوایی ئیجابیەتێکی زۆریانەیەتێ چاوەڕوانێکی زۆریانەیەتێ تەنانەت ئەگە دوعاشی بۆکەی دوعایەکی بۆ بکە کە شعوری برینار نەکات دوعایەکی بۆ بکە یا بە لە دڵی خۆتا بێ یان ئەکی زۆر ئاسانە پێی بڵێ ئەمە ئێستا تۆ چاوەڕوانی بێتاقەتی ئەرەوەڵا زۆر حەزەکەی مناڵە هەبێ ئەڵێ بۆ نمونە ئەکسەر ئەڵێ بەڵێ دەی دڵنیا بەخوا پاداشتیم چاوەڕوانەوە بە زیاترێتەوە هەر هەمان جۆری دوعاە و هەر هەمان داواکاریە بەس بە شێوەیەکی دڵنەوەی زیاتر خۆشحاڵتری ئەمەین کاشێک یان زۆر بە خێراتن لە جەنابەت و لە ستافەکەی ژەکەین بەڕاستی مەسایلی دڵدانەوە پێم خۆشە بە شعرێکی مامۆستا موفتی پێنجوێیین دەست پێ بکەم کە ئەفەرمێ هەچ کاتێک خەفەت هاتە بەرەوە ماڵ بەجێ بێڵە و وەرە دەرەوە سێشت لا ئەبا خەفەت لە گیان ئاو سەوزایی و ڕوخساری جوان بەجددی ڕوخساری جوان وەجهی جوان ئەگەر هەر بە شێوازە فیزیکیەکە وەری نەگرین ئەو کەسانەی کە ڕۆحێتیان جوانە کە لە ڕووی دەرونی و کۆمەڵایەتیەوە کە نزیکن لە ئێمە بەردەوام بینینیان یان سیلەی ڕەحم دووبارەکردنەوەیان لە سەریان ئەبێتە هۆی خەمڕەواندن کەوات لەیەکە کلیلی ڕاز و نیازەکانت بێ بۆی کلیلی ناڕەحەتیەکانت بێ ئەگەر لانی کەم هیچیشی دەسەڵات نەبێ بۆت بە دوعای خێر بە دڵدانەوەیەکی باشە بە تایبەتی کە ئێمە لە ناو بواری تەندروستیا کار ئەەکەین ڕۆژانە خەڵکانێکی زۆر پێویستیان بە دڵنەوەیە خەڵکانێکی زۆر پێویستیان بە دوعای خێرە و بینینی وەجهی جوان بینینی شێوازی جوانی ئاداب و سلوکی کۆمەڵایەتی کە بە سەردانکردنی نەخۆش و ئەحواڵپرسینی وای لێ ئەکا کە خەمەکانی بڕەوێتەوە وای لێ ئەکا کە زەخت فشارێکی زۆری دەرونی کە لەسەر نەمێنێ بە تایبەتی لەم ئانوساتەیە کە ئەم وڵاتەتیایەتی وە لە حاڵەتەکانی ڕابردووشا کە ئێمە سوپاس بۆخوا وابەستەیەکی تەواومان هەیە بۆ دینی ئیسلام و بە شێوازێکی جوغرافیش ناوچەکە بەعام لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستا و هەرێمی کوردستانی ئێمە بە تایبەتی کە مەسائلی پرسە و بەدەومەوە چوونی مناسەباتی پرسە یەکێکە لە هەرە دیاردە کۆمەڵایەتە جوانەکانی ناو ئێمە کە بە دەنگ یەکەوەین کە لە ناڕەحەتیەکان شانەخێنە ژێرباری ئەو هەموو فشارە بەیەکەوە ئەوەتە بینیمان کە لە ماوەی پێشوایە کە لە شاری سلێمانی چی ڕویا سپاس بخوا هەموو هەرێمەکە هەموو منتیقەکە کە چەنە خەمی ئەو وەزعیان بوو هاتن بەدەم ئەم داواکاریەوە کە ئەگەر مەسائلی تەعزیێش لە ڕووی شەرعیەوە 100% فەرز نەبێت لە سەرمان بەڵام فەرزێکی کۆمەڵایەتی زۆر زۆر جوانە کە بەڕاستی واکە خەمەکانمان بڕەوێتەوە ئینشاءالله خوای گەورە سەبووری دڵان هەر خۆیەتی بەڵام کاریگەرە کۆمەڵایەتێکە و ئەو ژینگە و ئەو تاقانی کە لە دەور تاکەوە بێتەوە کاریگەرێکی زۆر باشی هەیە لەسەر ئەو بابەتە. جولەیبیب گەنجێکی خەڵکی مەدینە بوو ئەم گەنجە زۆر فەقیر و بێکەس بوو لە سەردەمی پێغەمبەر صلی الله عليه وسلم ژیا سەحابەیەکی ڕەسوول الله بوو صلی الله عليه وسلم. جولەیبیب لەگەڵەوەی کە فەقیر و هەژاریش بوو لە ڕواڵەتا بازاڕی نەبوو واتە چۆ داوای ئافرەتان شویان پێ ناکرد. پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕۆژێک وتی جولەیبیبەوە بۆ شن ناهێنی یا ڕەسوول الله کەس ژن بە من نایە فەقیرم و کەم دەسم و بێتوانام فەرمووی خۆم داوای ژنت بووەکەم. الله سیرکەن چەند جوان دڵی هاتەوە. پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕۆشت بۆ ماڵێک لە ماڵەکانی مەدینە. لەو ماڵەیە ویستی داوای کچی ئەو ماڵە بکات بۆ ئەم پیاوە کە ناوی جولەیبیبە. جولەیبیب ئازیزانم لەگەڵ پێغەمبەری خۆیان صلی الله عليه وسلم ئەڕوات بۆ ئەم ماڵە پیانسەم لەگەڵ خۆیان ئەیبات کە ئەیبا مۆزوعەکە باسەکە ڕەسوول الله صلی الله عليه وسلم فەرمێت هاتووم بۆ داوای ئەو کچەتان بۆ جولەیبیب. دایک و باوکی کچەکەش ڕواڵەت و مەکانەتی کۆمەڵایەتی و کەمدەسی جولەیبیبیان بەدڵ نەبوو. لەبەرەوە ڕوبەڕوو حەزیان نەکرد بە ڕەسوول الله بڵێن وەڵاهی ناتوانین ئەو کچەی بێنین. وتیان یا ڕەسوول الله صلی الله عليه وسلم با بیرێکی لێ بکەینەوە بزانین. پێغەمبەر صلی الله عليه وسلم لەگەڵ جولەیبیب ڕۆشتەوە
ڕۆشتن. کچەکەیان کچێکی زۆر عاقڵ و دیندار و تێگەیشتوو بوو. هات بە دایکی و بە باوکی وتوتی ئەزان ئێوە چیتان کرد؟ چۆن ئەتوانن ڕەدی پێغەمبەری خوا بنەوە صلی الله عليه وسلم؟ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هاتۆ بۆ داوای من بۆ کەسێک چۆن ئەتوانن بڵێن نا؟ یعنی ڕازی بوو بە شوکردنەکە چونکە پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕازی بۆ لەسەری. دایک و باوکیشی وتی باوکی وتی دەی باشە بەیانی ئەچمە خزمەتی ڕەسوول الله صلی الله عليه وسلم عەرزی یەکەم کە ئێمە ڕازین، بەڵام بۆ بەیانی شەڕ و غەزایەکە بوو. پێغەمبەر صلی الله عليه وسلم لەگەڵ سەحابەکانە ڕۆشتن بۆ ئەو جەنگە کە ڕۆشتن جولەیبی بیشیکێک بوو لە هاوڵەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە جەنگەکەیان شەهید بوو. پێغەمبەر صلی الله عليه وسلم چاوی گێڕا بە سەحابەکانیان فەرمووی ئەزان کێ نەهاتۆتە ناومان، ئەزان کێ شەهید بوو؟ وتیان فڵان و فیسار شەهید بوو، فڵان کەس برینارە. باسی جولەیبی نەبوو. یەکسەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەواڵیەوەی پرسی، وتی ئەی نازان هەواڵی جولەیبی؟ وتیان وەڵاهی یا ڕەسوڵ الله هیچ هەواڵی نازانین. فەرمووی با بۆی بگەڕین. بۆ جولەیبی بەگەڕا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. سەیری دڵدانەوە کە نازانم، سەیری دڵڕاگرتن کەن چەند گەورەیە. پێغەمبەرەکەمان صلی الله عليه وسلم ئەم ئەخلاق و ئاکارە بەرزانەی زۆر وونە لە ناومانە. ئەم سونەتانەی کەم جێبەجێەکرێت، ئەم سونەتانەی خەڵک خۆی لێ نایە چونکە قورسە، گۆڕینی ئەخلاق و گۆڕینی ناوە و گۆڕینی ماهیەتی ئینسانە. ئەچین کۆمەڵێ سونەتی جێبەجێکین کە زۆر ئاسانەوەی شیکین بۆ کێشە بۆ خەڵک، ئەی شیکین بە کێشە بۆ خەڵک. پێغەمبەر صلی الله عليه وسلم گەڕا لەگەڵ سەحابەکانە تا جولەیبی بیان بینی کە شەهید بووە. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی خۆم گۆڕەکەی بۆ هەڵەکەنم، خۆی بەدەستی خۆی وتیان یا ڕەسوڵ الله ئێمە هەڵیەکەین، فەرمووی نابێ هەرە بێ خۆم هەڵیکەنم. گۆڕی جولەیبی پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆی هەڵکەن، خۆی بەدەستی خۆی بردێک گۆڕەکە و ناشتی سەریان داپۆشی. اینجا پێغەمبەر صلی الله عليه وسلم دوعایەکی زۆری بۆ جولەیبی بکرد کە فەرمووی یا ڕەبی خوایە من شایەتی ئەدەم کە جولەیبی وەفادار بوو بەرامبەر بە ئیمان و بە ئیسلام و بەرامبەر بە پێغەمبەرەکەت، خوایە ڕەحمی پێ بکە یا ڕەب. ئەوە ئەخلاقی پێغەمبەرە صلی الله عليه وسلم، ئەوە هەڵسوکەوتی ڕەسوول الله صلی الله عليه وسلم، ئەوە دڕاگرتنی پێغەمبەرە صلی الله عليه وسلم لە تەواوی سیرەت و ژیانی پێغەمبەرە صلی الله عليه وسلم. سەحابەکانە بگەڕێن بزانن چەند هەڵوێستی جوانی دڕاگرتن، چەند ئەم عەمەلە بەرز و کردارە بەرزە بەرجەستە بۆ لە ژیانیانە و چەندێکی میش فرامۆشمان کردووە. یەکێک لە شتە جوانەکانەوەیە ئەو کەسانی کە سەبری درێژخایەنیان هەیە. بەڵین ئیسە مناڵ نەبوون لە حاڵەتی کیاوە سەبرێکی درێژخایەنە. ئەم سەبرە درێژخایەنە پێوترێ عیبادەتی بەردەوام، عیبادەتی کاتی وەکو نوێژ وەکو ڕۆژوو تۆ کاتێکی دیاری کراوە. حاج لە عومردا ڕەنگە یەک جار تۆ ڕێتکەوێتە حاجیا هەر یەک جار فەرزە لەسەرە، بەڵام عیبادەتی بەردەوام بریتێ لە یەکێک لە عیبادەتەکان بریتێ لە سەبر. سەبر لەسەر بەڵاو مصیبەت، سەبر لەسەر نەبوونی مناڵ. بۆ نمونە کەسێک 10 ساڵە چاوەڕی مناڵە خوا مناڵی پێنەیاوە، ئەم 10 ساڵە بەردەوام ئەم ژنە لە عیبادەتایە. ئەم پیاوەش ئەگەر لە خۆی تێکنەیە بە هەمان شێوە لە عیبادەتایە، چونکە سەبرەگرێ هەندێک قسە ناکە، هەندێک شتە خواتەوە، هەندێک دڵنەوەیی کە ئەم ژنەی پێویستێتی ئەیکا. ئەمانە ئەم ژن و پیاوە بەڕاستی هەردووکیان لە عیبادەتێکی بەردەوامان خوا بە 10 ساڵ عیبادەت بۆیان نووسی. ئەمە خۆی لە خۆیان ئەم دوو کەسە پێویستیان پێێتی بۆ قیامەتیان. حەزەکەم جەنابی نیان خان بچینە ناو ئەزمموی ئیشوکاری خۆت، میهنەی خۆت، ئەم ئیشی پەرستیاریە کە جەنابەت دەورێکی زۆر کاریگەر و باشت هەیە و ئیشی خۆتت هەیە. چۆن بوو ئیشی خۆتی دەست پێ کرد لەم عادە تایبەتی خۆتە؟ بێگومان کاک شێخ من پەرستارم. یەکێک لە کارەکانی پەرستار لە شێوەیەکی یاسایی چاودێری برینە. بەس ئەم ئەزمونەشم زۆر پێ خۆش بوو کە چۆنڵی ڕێگەیەکی تازە لەم ئیشە هەڵبژێرم. الحەمدولله ئەم ساڵ بۆ 13 ساڵە چێ کە ئەزمون و شارەزایی و زانستێکی زۆرم لەم بوارەیە کۆ کردێتەوە. بێگومان ئەمە خۆی لە خۆیان نمونەیە کە هێنمەوە
فەلاحێک زەرعاتێکی هەیە ئەوێ جۆگەیەکی بۆ ڕاکێشێ ئەگەر جۆگەیەکی کۆنی هەبێ و پاکی کاتەوە بۆی ئاوەکەی پیا بڕوە کاتێکی کەمتر و وزەیەکی کەمتری پێویستە بەس ئەگەر جۆگەی نەبێ بۆ سەر زەرعاتەکە زۆر زەحمەت ئەبێ هەڵی کەنێ هەڵکەنی کاتێکی زۆر وزەیەکی زۆرێوێ ئەم کاری کە ئێستاش من ئەیکەم ڕێک ئەم نمونەیە من بۆ ئەوەی دەست بکەم بەم ئەزمونە و دەستکەم بە چاودێری برینێکی ئاوا گەورە و ئەلحەمدولیلا ئەم توانایەتیا بەکاربێنم و ئەو ئەزمونە باشە و ئەم فیدباکە باشە بگەێنمە ئەو خەڵکە و هەتا ئێستا لەوەچە بە زیاد لە 400 کەسم لە زۆرترین کارەساتی گەورەی برین ڕزگار کردبێ پێویستی بوو جۆگەمان نەبوو پاکیکەینەوە یعنی ڕێگەمان نەبوو من بەس بێم پاکیکەمەوە و دەست پێ بکەم ئەبوو ئەم ڕێگەیە هەڵکردنی دروستکردنی بەنسبەت منێکەوە کاکە لە تازە لە ئەزمونێکی قورسی دایکاتیە و ئەمەوێ ئەمە زیادکەم ئەمەوەم ئەزمونە گەورەکەم ئەم ئەیشە بەرەو پێش بەرم ئەمانە بۆ من زۆر قرس بوو زۆر قەلەقیان دروستەکە یعنی زۆر هێزیان لێ ئەبردی لە هەمان کاتە ئەبوو نەفەر قەناعەتی پێ بکەی کە بەڵێ تۆ بە تەداوی چاکە بیتەوە بەڵێ ئەم قاچە نابڕێتەوە داوامی تریش هەبووە کە داوامی ڕسمی خۆت داوامی ڕسمی خۆشت هەبووە بەڵێ ئەم ئیشە چۆن بوو کە تۆ نەخۆشیەتە لای من بێئەمەل هاتووە یعنی کە هاتووە بە 100% هاتووە ئەڵێ وتوانە بەیانی قاسە بڕینەوە بەهۆی شەکرەوە بەهۆی شەکرەوە بەهۆی برینەوە بەهۆی ڕووداوی نەخوازرا ئازارێکی زۆر لە بواری سوتاوی یعنی لە هەموو بوارەکانی برینە هەمووی بە کۆمەڵە کارەساتایەت یعنی ڕێژێکی زۆری نەخۆشەکانم هەمووی ڕۆژی پێش عملیاتی بڕینەوەیە تەلام بزانە و نەخۆشەکەیە تەلات لە چ ترس و قەلەقیەکە پێویستی بە چه هێز و توانایەکە پێویستی بە چه دڵنەواییەکە پێویستی بە چه مثلا وزەیەکە تۆ بیەیتێ هێزێکە بیەیتێ تەئەمولێکە بیەیتێ یعنی سەبرێکە بیەیتێ لە ماوەیەکی زۆر کەمت لە بەردەسایە کاکشەحیم تۆ زۆرە لە بەردەسابێ ئەم شتانێ بۆت باسەکەم سێ چارەکە لە بەردەسایە کە تۆ مامەڵە لەگەڵ نەخۆشیەکەکەی ئەمانە زۆر قورس بوون قەلەقیان بۆ دروستە کردی خۆشی لە خۆیان ئەم بابەتە پرۆژەش پێویستی بە کەسی ئیداریە کەسی شارەزایە نەبوونی ئەم شتانە و بوونی ئەم سترێسانە و بوونی ئەم نانە بێگومان مەهماکان ئیشەکەت دڵسۆز بێ و ماماکان ئیشەکەت سیقەت بەخۆت بێ لە ڕۆژەکانە هەر هیلاکەبی هەر پاڵیتەوە ئەڵی ناتوانم ئەڵی ئیتر من وازە هێنم چەندین جار من لەم کارێ خۆمە گەیشتم بە خاڵە گوتومەیت من کۆتایی پێهێنم ئیتر ناتوانم ئەوەی تر بەردەوام بم کێشم بۆ دروست دەبێ ئەو وایە ئەو شتەوە ینی مەشاکلێکی زۆر بوو یەکێک لەو دڵنەوەیانەی کە یاڕەبی خۆی گەورە جەزای خێری باتەوە من دڵنیام لە دوای ئەو ڕۆژەوەی ئەو دڵنەوەیی ئەو برا بەڕێزەوە هەتا ئەمڕۆ من چیم چاکەیە کردبێ لەم ئیشەیە بۆ ئەویش نووسراوە برایکی ئازیز هێنای کاگاواتە ڕۆژێکیان دانیشت لەگەڵ ماهات بۆ عیادەکەم شتی پێویست بوو بۆ نەخۆش وتی وەزع چۆنەوەمانە تر باسم کردم وڵای زۆر بێتاقەتم و ئەمێ وازی لێ بێنم و ئیشەکەم زۆر قورسەومانە چەندی ڕێک کاتێکی زۆر کەم چەندی ڕێکی زۆر کەم بەس تەسیرێکی زۆر درێژخایەن و کە سپاس بەخوای گەورە گیانومی بە ڕۆژێکی وەک ئەمڕۆکە ببمە کەسێکی زۆر شارەزا و نەمبەر 1 بڵێن لەم بوارەی خۆمە وتی خوشکم ئەمەی تۆی زانی عیلمە ئەم عیلمەش ڕاستە تۆ ئیشەکەی تو بۆ نمونە لە مقابل ئیشەکەی خۆتا پارە وەرەگری وامەزانە بڵێن کە پارە وەرگر بڵێ ئیتر عیلمەکەم نییە بەس تۆ ناتوانی بزەبەت وتی تۆم ناتوانی بڕۆی تۆ لە ماڵەوە دانیشی ئیش نەکەیت لەبەر تۆ عیلمێکت پێ ئەو کاتە ئەو عیلمە بەکارهێنی بۆ خەڵک بەس وەرە با من عکسەکەیشیت پێ بڵم ئەگە تۆم عیلمە بەکاربێنی زین چییە بێ بێگومان خەڵک چاکە بێتەوە منیش ئیسپادەیەکی مادیەکەم لەو کاتەیە من بەستەنیا بۆ نمونە ئەم دوو سێونم لە مێشکاوێ یاخود زۆربەی کات ئەزانم کە خێرێکی زۆر مەگا بەس بەو دەرەجەیە ناکە ئەو برابەڕێزە دڵنەوەیەینەوە لەسەری وتی لە قیامەتە مەجلیسێکەیە پێڵێن مەجلیسی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام خوای گەورە بمانگەێنێتە مەجلیسی ئینشاءڵڵا لەم مەجلیسەیە موسڵمانان کۆبنەوە دانیشن وتی تۆ دانیشێڵی چی نوێژم کردووە خەڵکیش کردووە زۆر هەموو موسڵمانە نوێژی کردووە حەجم کردووە عەمرەم کردووە مناڵم بەخێو کردووە بەڵێ تەواوە واجبی سەرشانی خۆدە مناڵەکەت بەخێوکەی ئەکید تۆ دایکی لاریمان لەمانە نییە تەواو موسڵمانیت و داپۆشراویت و ئەبێ هەموو یاساکانی ئیسلام پەیڕەویکەی لە حوزوری پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئەمانە ئاڵیتەوە بەڕاستی من شتەکەی خۆت بەڵێ من بە شۆکەوە وەستابووم یعنی نەک هەر بە تەبیعی بە شۆکەوە وەستابووم بۆی تۆ لە مەجلیسی پێغەمبەرە ئەمە ئەڵیتەوە ئەڵێ ئەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام من
بە هەموو ئەم ئەرکانە ئەم خەڵکەم ڕزگارکە وتی خوشکم ئەمە تۆ ئیشێک نییە بیکەی بۆی خەڵک ڕزگارکەی ئەمە ئیشێکە ئەگەر بزانی بیکەی بە جوڵێها بە چەند یاسایەکی جوان ڕۆژانە بەچەند کە دەست پێەکەی بە ناوی خوا یعنی هەڵگری دینەکە بە لەگەڵیا باشە ئەم ئیشە ئاوا پێچیتەوە بۆ قیامەت بۆ مەجلیسی پێغەمبەر چیم ئیشەی توی دەسەکەی بیوا بۆ مەجلیسی پێغەمبەر من بچم لە مەجلیسا بڵم نوێژم کردووە خۆ هەمان نوێژمان کردەوە نەکەی بیر لەوە بکەیتەوەم ئیشەی تۆ هیلاکەت دەکەن ینی پەیامێکی تایبەتی خوایە بۆ تۆ کە ئەم ئیشە بەردەوام بیت کاک چەغەمە چیت لێکە هێزێک تەیاتێ کە ئیتە زۆر بە تەبیعی ئاساییە کێشەشە تووشە بێ با ئاسایی وەریەگری کاتە دۆزیتەوە بۆ مناڵ فەڕاغەکان نایت بۆ ئێرە ینی موئەسسەسیەکەیتەوە ژیانە تەسیسەکەیتەوە بەڕاستی ینی مەجلیسەکەی پێغەمبەر صلی الله علیه و سلم دایمە لە بەرچاوی تۆیە بۆ ئەم لەم ئیشەتا هێزی ئەم ئیشە پێبەخشێت زۆر زیاتریش بگرە هێزە بەخشە بە هەموو ئەو سێ هاوکارشم کە لە بەردەممایە جاری وایە زۆر ماندووە بین کە دانیشین هەموو جارە بەرسێکیان ئەڵم سپاس بۆ خوای گەورە ئەم ڕۆمانتیە پەڕان ئەم بابەتە لێگەڕێن مثلا بابەت هەیە ماندوومانە کاڵم بەس جەماعەدەم بابەتە لێگەڕن ئەمە پێ ڕۆینە مەجلیسی پێغەمبەری ئینشاءالله ئێستا وای لێ هاتووە کە نەخۆشە بینین یعنی کۆمەڵە نەخۆشە بینی کە پێویستی بە دڵنەوەی زۆرە پێویستی بە هێزی زۆری تۆیە پێویستی بە مڕاعاتی نەفسی زۆری تۆیە باشە هەر خۆمان یەکێکمان هەر یەکمانێتە بەرچاوی ئەم کەیسا پێچینەوە بۆ ئەو دنیا یعنی بەس بە شەرتی دڵسۆزی و پاکی و جوانی ئەو ئیشەکە ئەکرێ بێگومان بە شەرتی دڵسۆزیت بێگومان بە شەرتی یعنی ئامانەت پارێزی چونکە ئیشەکەت لە هەموو لایەنێکەوە بێ ئامانەتی پارێزی من خاڵێکم هەیە زۆرم خۆشەوێ خی گەڕەکەمەنی پڕخێرکە ئیشاءالله لەگەڵ هەموو لایەکە یەکێکە لەو کەسانی کە لە ژیانی منە قودوەیە هەموو جارێ یعنی تەنانە لە فەیسبوکەکەشمان کە کۆمنتەکانی بینم دڵم ڕوو نەبێتەوە زۆر هەموو جارێکان بینێ دەسە خازە سەرشانم شتێکم پێڵێ ئەڵێ نیان نەڵی هیلاک بووم حتا ئەو خاڵم لە منە دڵنەوەی دایکیش مەکاتەوە بە دایک ماڵێ ئەگەر نیان ڕۆی بۆ ئیشەکەی تۆ ئەگاو لە مناڵەکانی بێ بەخوا لەوێت چی ئیش بکە خێری تۆژەکە ینی تەنانە دڵنەوەی دایکیش مایاتەوە لەسەر من هەموو جارێڵم خاڵت خواوەرە بە دایکم بڵێ بە مەسەرن ئێنە هەموو جارڵێ نیان کە تۆ دەسەکەی بە ئیشکردن یەکەم جار ئیشەکە نیەتی لێ بێنە بۆ خوا بڵێ خوایگیان من ئەمە چاکەمەوە بەهێزی تۆ لەبەر خاتری تۆ دوایەوە دەستکە بە ئیشەکەت با پارەشە وەرگرتە بێ با ئیشەکە مەسەڵەن کولفەی مادیشە بۆ نمونە وەرگرتێ بەڵام خێرەکەی خۆی هەر بۆ نووسرێ ینی بەڕاستی ئەم ئیشەی ئێمە ئیشێکی پزیشکیە ئیشی پزیشکیش پێویستی بە هێزێکی نادیارە هێزە نادیارە جگە لە طبعاً ئەکی دەبێتەوە لە ڕووی زانستیەوە پرۆفیشناڵ بی لە ڕووی ئەزمونەوە پرۆفیشناڵ بی سپاس بۆخوا ئەزمموی چەند ساڵەشمان هەیە و زانستێکی سەردەمیانەشمان پێ بەس جگە لەمانە پێویستی بە هێزێکی ڕۆحیەکە خوای گەورە ئەتوانێ بداتێ بۆی بیگەێنی ئەتوانی کەسی بەرامبەری بێ ئاسوودەکەی چکە زۆر کاتێ قسەشە بۆکن دڵایش دێنەوە بەس پێمەکان ناگای ینی وەک چۆن بڵی زەبزەباتەکە ناگاتە شوێنی پێویستی خۆی عەبدوڵڵای کوڕی عەباس ڕەزا و ڕەحمەتی خوا لە خۆی و لە باوکی بێت ئەفەرمێت جارێکیان لە حرەمی مەکەیە لە دەرشەوی کۆتایی مانگی ڕەمەزانە ئاعتیکافی کردبووە و دەشە و ڕۆژە ئەمە تۆ لە حرەمی مەکابی چ خێرێکە دەسەکەوێت کە ئاعتیکاف بکەیت و بمێنیتەوە لە ڕەمەزانی شابێت ئەفەرمێ موسڵمانێ هاو ئیشێکی بە عەبدوڵڵای کوڕی عەباس بوو یەکسەر عەبدوڵڵای کوڕی عەباس مزگەوتی بەجێ هێڵا و ڕۆشت هاوڵەکانی و ئەو خەڵکێکی ئاعتیکافیان کردو لە مزگەوتا زۆر پیان سێری و یەکیان دوای کەوت وتی عەبدوڵڵا تۆ ئاعتیکاف بەجێ هێڵی ئاعتیکافەکە ئەشکێنێت چ دەرەوەی مزگەوتی مەکە یا حرەمی مەکە وتی ئەوە بە ئیشی موسڵمانێکە ڕۆمە دەرەوە وتی ئاخر ئەمە گرنگتریا ئیشەکەی ئەو وتی وەڵڵاهی خێرتر ئەوەیە کە ئەگەر بە ئیشی موسڵمانە کە ئیشی بە تۆیە بچی ئیشەکەی بۆ بکەیت ئەوە خێرترە بڕۆی لەوەی هەفتا دانە ساڵ لەم شوێنەیە لە ناو کەعبەیە تۆ ئیعتیکاف بکەی لەلای حەجر الئەسوەدا بە ئیشی موسڵمانێ بە ئیشەکە ئەو پێویستی پێێتی بڕۆی ئەوە خێرترە لەوەی کەوە تۆ هەفتا ساڵ لێرە ئیعتیکاف بکەیت لەبەرەوە ئازانم ئیشی خەڵک ڕاپەڕاندنی ئیشوکاری خەڵک دڵدانەوەی خەڵک هەڵوێستێکی جوان بەرامبەر بە کەسێ بەرامبەر بە خێزانێ بەرامبەر بە میلەتێک زۆر گەورەیە لای خوا
ئەم سنەتە گەورەی پێغەمبەر صلی الله علیه و سلم با فرامۆش نەکەین. نیان خان چەند پێویستمان بۆیە کە نەخۆشێکێتە بەردەستمان دڵنەوایی بکەین، دڵی خۆش بکەین، حتا جوابدانەوەی سەلامەکەی، شێوازی پێشوازیکردنی ئێوە لێرە لەم ساتێکن کام ئیشاکەن یا هەر لە خەسخانەکە ئیشی خۆتانەکەن. ینی دڵنەوایی کەسێکە خزمەت گوزارێکە لە شوێنێکە لە ماڵێکە خادیمێکە. من نمونونەکان زۆر نیە سەکاتینەوە نموانە باسکەین، بەڕاستی مانابێتە هۆی یعنی درەختێکی زۆر بەرداری گەورە بۆ قیامەت و هەمتر بۆ دنیاش دڵ خۆشە بێ. تۆ نمونەت زۆر لایە لە سەرەوە نەخۆشانی کە لاتانە، ئەگەر چەند نمونەیەکمان باسکی پێمان خۆشە. کاک شێخ دڵنەواییکردن بێگومان وەکو هەموو ڕێگەیەکی تری گفتوگۆ وایە. مرۆڤ جاری وا هەیە گفتوگۆکە لەگەڵ کەسێکە هەڵەسێ هیچ لەوە چ لە گفتوگۆکە تێنەگەیشتە بێ یاخۆت هەر بە شێوەیەکی کاتی بەڕێ کرده بێت. دڵنەواییش بە پێویستی بە توانایە، پێویستی بە شێوازی جیاوازە. بێگومان من ئێستا ژنێکی بەتەمەن یەت تداویەکی بۆکەم بچووکترین نمونە دوێنێ نەخۆشێکم بۆ هاتووە ژنێکی لە تەمەنایە قاچی بە زۆ پاسووتاوە دەرمانێکی کوردەواری لێیاوە زۆر خراپتر بووە بۆ نمونە. بێگومان حتا پێوتن و دڵنەواییکردنی ئەمە زۆری فەرقە لەگەڵ دڵنەواییکردنی با بڵێن گەنجێکە یان دڵنەواییکردنی کوڕێکە یان دڵنەواییکردنی کچێکی بۆ نمونە تەمەن جیاوازە. یعنی ئەمانە پێویستیان بە شێوە و دەربڕینی جیاوازە. زۆربەی کادەڵ دڵنەواییانە وشەی زۆر سادەیان بەسە. زۆربەی کادەم دڵنەواییانە تەنیا نیەتێکی پاک و تەڵەبێکی خێر لەخوا و چەند وشەیەکی سادەیە. دوێنێ ئەم نەخۆشە کاتەبوو نەمەزانی چۆن پێی بڵێم ئەم دەرمانە کوردەواری یاوێتی لەم برینە زۆر خراپی کردووە و دڵیشی نەشکێنم نەشی ترسێنم لە هەمان کاتە. لەو کاتیان نمونەیەکم بە خەیاڵا هاوتم پوری ئەگەر من لە ماڵی ئێوەیە سەر و پێ لێنێم تی بەڵێوتم تۆ قوبوڵێکی هەلە خۆمە دا و دەرمانی تێکەم وتی نەوەڵا ئەی تۆ بۆ هەلە خۆتەوە دا و دەرمانەی لە قاچەکە تاوان دەستی کە بێکەنین تیاڕەبێ ڕۆڵە خێرە بنووسێ باشە بەسەر چاویتر هیچی لێ نایە دەکەواتە بەسیتە یاین چەند وشەیەکی جیاوازی هەیە. کرێکارێکە بینین لە دەوام، کرێکارێکە بینین لە شوێنێکە، کرێکارێکە بینین لێرە ئێرە پاکاتەوە. لەو چێ دڵنەواییکردنی ئەم بەڕێزە دوو وشەی بەس بێ لەش ساغ بێ بەڕاستی تۆ نەبی ئێرە پاک نابێتەوە بەجددی ئای دەستخۆش ئێرە زۆر جوانە. دڵنەوایی کاک شێخ چەند وشەیەکی زۆر بەسیتە بەس کاریگەریەکی زۆر گەورەیان هەیە لە ناخی مرۆڤەکە. نیان خان قسەکەی خۆتە بیر نەچێ ئێمە ئەو کارگوزارە بیانیانی کە لە سەر شەقامەکان کارەکەن عەرەبن یان ئەسیوبین یا هەر وڵاتێکی ترن، یعنی چەندێ بیرمان کردەوە لەوەی کە سیارەکەمانەوە سێت سەلامێکیان لێ بکەین، ڕۆژە لە ڕۆژان لە فەیەکیان بینێ، ڕۆژە ڕۆژان لە ناو سیارەکەمانە پرتەقاڵێکی تایەکی کڕیومانە یا خواردنێکمان کڕیوە بەشیان بین. ئەمە خۆی بۆ خۆی چەند گەورەیە بۆ ئینسانە، چەند مهم بەلایە کە خەڵک دەستخۆشی لێکە ڕێزی لێگرێ. کاک شێخ بێگومان ئێمە مرۆڤین ڕۆژانە سترێس و مەشاکیل و کێشەمان بۆ دروستە بێت هەمووی وزەیە لە جستەمانە بە با بڵێن وزەی سلبین. هەموو یەکێک لەم نمونانی کە بە ڕێزتان باسیەکەین بەخشینێکی بچووکە، پێکەنینێکی بچووکە، وشەیەکی بەسیتە، دڵنەواییەکە پێشەوەی کاریگەری. یعنی من کە دڵنەوایەکی کەسێکەکەمەوە دەستخۆشیەکەم زۆر سپاس دەکەم بەڕاستی ئیشەکەت زۆر جوان کردووە، پێشەوەی خزمەتم بەو کردبێ خزمەت بە سەلامەتی دەرونی خۆمانەکەین. یعنی دڵنەوایی چەندێک کاریگەریەکەی لەسەر ئەو کەسانە، چەندێک سپاسیانەکەین، چەندێک وشەیەکی باشیان لەگەڵ بەکارەهێنین، ئەو نە خزمەت بە دەرونی خۆمانەکەین چونکە دەروونمان پەروەرداکەین لەسەر دروستکردنی وزەی باش، دەروونمان پەروەرداکەین لەوەی کە بزانین جوانیەکان ببینین، سوپاس گوزاریەکان شتە باشەکان ببینین، سوپاس گوزار بین، دڵنەوایی بکەین. یعنی هەموو ئەم وزە جوانانی کە خوای گەورە پێمانە بەخشێ بیان بەخشینەوە لە هەمان کاتە خۆمان دوورە بین لە سەرێشە، خۆمان دوورە بین لە کەمبوونەوەی سترێس. من بە حەزم کرد شتێک لەسەر دڵنەوایی باسکەم. ئەزمموی کارەکەی من لێرەوە کە ئەبێ ڕۆژانە من شێوازی زۆر جیاوازم هەبێ بۆ دڵنەواییکردنەوەی نەخۆش. بەس نەخۆش لە سەرەتایە تۆزێک
فەرقی هەیە مەسەن هێشتا زۆر باوەڕە پێ ناکە هێشتا زۆر کاریگەری بەجێ نایڵ بەس هەرە ئەوە سێ چوار ڕۆژ لەگەڵ یان ڕۆشتی و بەردەوام بووی لەسەر دڵنەوەییانەکە ئەو کات کاریگەری زۆر گەورە بینی ینی مەبەستم لێرە لە چییە ئەکرێ ئێمە دڵنەوەی کەسێ بکەینەوە و هیچ کاردانەوەیەک نەبینین بەڵام بە بەردەوام بوون لەسەر دڵنەوەی ئەو کات ئەنجامە گەورەکانی بینین ئەکرێ من ئەمڕۆ دەستخۆشی لە مناڵەکەم کەم هیچ کاردانەوەیەک نەبینم بڵام وڵات دوێنێ زۆر دڵنەوەیم کردوتم ئافرم سعیب کە بەڵام هەر هاتەوە دەرەجەی کەمی هێنا بەس ئەکرێ لەسەر ئەم نەمەتی دڵنەوەیە بەردەوام بین بە ماوەی درێژ ئەوسا کاریگەری زۆر گەورەترە بینین ئێمە نەخۆشمان بۆیەت زۆر قورسە سەرەتانێتی برینێکی قورسی هەیە دکتۆر ئەوە قەلەقە لەسەری خۆی ئەوە ئەترسێ ئەبێن برینە کۆنتترۆل کرێت دە ڕۆژی ترابێت تیشکی بۆ بکرێ نمونەتان هەیە لەسەرەوە بەڵێ هەرێک ئەمە خۆی نمونەیەکە سەرەتانی هەبوو لابرا بوو بەعمەلا شوێنی برینەکەی زۆر گەورە بوو دە ڕۆژێکیان بۆ دانابوو ئەم برینە کۆنتترۆل کرێ ئەو برینە بە 2 مانگیش کۆنتترۆل ناکرانەک بە دە ڕۆژ بزانە قیمەی ئەو ترس و قەلەقێکی ئەم ماڵی تایە هاوسەرەکەی بۆ نمونە لۆچە لە شەوێکە 6 تەلەفۆنی کردبێ چی بکەین لێ گەڕێ بۆ خوا ئاسانە بێ ئیشەڵڵا ئاخر تۆ هەر لێ ئاسانە بێ ئەکی دەڵەم ئاسانە بێت دە تۆ با دەست پێ بکەین خوا گەورێ ئەمەمان تێپەڕان مثلا برینەکەش الحەمدولیلا کۆنتترۆل بوو دە ڕۆژەکەش بوو بە 2 هەفتە و توانرا برین مەسەران علاجی تیشکەکەشی بۆ بکرێ و برینەکەشی لەگەڵا کۆنتترۆل کرێ و چڵێها بە هەمە ئاسانکردن و قسەی خۆش و بە ئاسانکردن و تداریکی باش هەمان پرۆسەت هەیە خۆ تۆ ئەم پرۆسێت هەر هەیە کاک حاجی ینی کاک شێخ ئەم پرۆسێت هەر هەیە بسان تۆ دڵنەوەیکەیت و نەکەیت ئەو هەر ببرینەکەی بۆ تەداویکەیت و هەرش بێ تیشکەکە بەکاربێنێ بەس لە ئەم پرۆسەیە ئەکرێ بە چه قەلەقێت تۆ ناتوانانی بژیت 2 مانگ لە چاوەڕوانی و ترسە بەس هەر ئەم پرۆسەی خۆیمان جێبەجێ کردووە تەنیا ئەوەی بۆمان ئیزافە کردووە تۆ زێ خوێیە ئەش دڵنەوەییە وای کردووە کە نەخۆشەکە زۆر هەم بە ڕوویکی خۆش هەم بە پێکەنین هەم بە سەلامەتی هەستناکەنیان خان ئەو کەسانی کە بڵین دڵیان خۆشە یان متەفائلن ئەوانەی ڕژبینن درەنگتر چاکەبنەوە لە برینەکانیان هەست ناکەن ئەوانەی گەشببین ئەوانەی ئیمانیان زیادە ئەوانەی نوێژەکەن و زۆر دڵیان بە دوعاکانیان خۆشە زۆر زووتر چاکە بن کاکشە هەرچەند ئەمە لە دڵنەوەی یعنی ئەترسم لە بابەتەکە لابم بەڵام بێگومان نەخۆشمان هەیە کە بەس دوعاکانی خۆی یعنی منەڵم ئەمە علم تا وجودمان هەیە و ئێمە هاتوین علم تەنفیزەکەین باشە بەڵام ئیجابی بوونیان گەشببینیان ینی من دیراسێکم لەسەر کرد لە بینی دەنەخۆش بە دەنەخۆشە حتا ئەو نەخۆشانەی کە ڕژبین و ینی بێتاقەت و سلبیانە بیرەکەنەوە مزعفاتیان زۆرترە هەمان ئەنسۆلینت هەیە هەر هەمان ڕەچەتەی ئەنسۆلینی هەیە ئەخسایەکەی بۆی نووسیوە ئەم بەکارێنە شەکرەکەی کۆنتترۆڵە بێ و بەکارێنە شەکرەکەی کۆنتترۆڵ ناوێت ینی بە سەدان نمونەمان لە بەردەما هەیە بە سەدان ڕۆژ ینی بە سەدان جار ئەمان ئەزمون کردووە مثلا بە سەدان جار کەسمان ئەزمون کردووە بە ڕوویکی خۆشەوەک هەر کە بەجێ هێڵە شوێنەکەش حیوێتێکی تریە یعنی سبحان الله کێتە ژوورۆ بە ئیمانەوەیەت ئەها بە نورەوەیەت تداویەکەشی بۆکەی ماشەڵڵا بە دووسێ تداوی بەسیط چاکە بێتەوە ئەگەر کەمێکیش درێژە بکێشێتە داوێکەی هەر ڕوانینی بۆی زۆری جیاوازە بێگومان زۆر کاریگەری هەیە لەسەری و زۆریش کاریگەری هەیە لەسەر چواردەورەکەشی ئەگەر شتێکتان ما بینیان خان خۆشحاڵین بێگومان من زۆ سوپاسانەکەم بەڕاستی لەو ساتەوەی کە جەنابتان باسی ئەم دڵنەوەیەتان کردووە لەوە چە 24 ساعتە ئەم 24 ساعتەیە 2000 دڵنەوەی هاتۆتەوە مێشکی خۆم کە بەجددی ونم کردەوە ینی بەڕاستی دەستخۆش بێ بابەتێکی زۆر وشێکی زۆ بچووکە بەس پێویستەکان ڕۆژانە لە خۆمانە بیدۆزینەوانە پێویستەکان ڕۆژانە لە خۆمانە بزین چەندمان بەخشیوە و چەندیشمان وەرگرتووە تا ئینشاءالله خوای گەورە لە قیامەتە پاداشتیمانەیەتەوە و چاوەڕوانی مەجلیسی پێغەمبەر بین ئینشاءالله لە ڕاستیە زۆر جار کۆمەڵە خەڵکانێکن کە ئەکەونە دوار ترۆپکی ناومێدی لە مەسائلی نەخۆشی لە مەسائلی ناڕەحەتی بەڵام سپاس بە خوای گەورە کە ئێمە یەقینێکی تەواومان بە خوای گەورە دەسڵاتی خوای گەورە هەیە لەسەر ئەوانە کە قورئان ئارامی دڵانمانە کە بۆ هەموو ئەو بابەتانە خەمڕەوێنی پیاوین بەڵام لە ڕاستیە ئێستا وەکو نمونەیەک ئەلەو بابەتانە کەلامان بێ نمونەیەکی زۆر جوان کاتی پەتای ڤایرۆسی کۆرۆنا لە چاودێری چڕجاواممانە کرد تەبعاً پەتای کۆرۆنا خۆی بۆ خۆی ترس و تاقەی ئیجابی و تاقەی غیر ئیجابی زۆر کاریگەری هەبوو لەسەر
مامۆسایەکی بەڕێز خەڵکی ناوچەی گەرمیان بوو، مامۆسایەکی ئاینی بوو و هاتبوو بەلامان تەمەنێکی هەبوو سەیری فەحس و ئەشیعە و لەگەڵ پزیشکی پسپۆڕەوانە بەگشتی عیلمیەن بابەتەکەی ئەم بەڕێزە لە ڕاستیا دەرچوونی نەبوو، زۆر ناڕەحەت بوو، زۆر ناڕەحەت بوو لەسەری. بەڵام ئەو تاقەی کە لەو پیاوە بینین جا هەنێک ئینسان هەیە هەر لە دوورەوە حەقە پێی بڵێ پیاوی خوا یەکسەر ئەو لەقەبەی بێتێ. زۆر ئاسایی بوو شتەکە بەلایەوە، هەرچەندیش کە قسەم لەگەڵا کرد یعنی پێم ئەوەتن دڵدانەوە مەیانەوە وەزعەکە زۆر خراپن، زۆر جار لە تیمەکەیشا خەڵکی ئەڵێ وەزعی تۆ زۆر خراپەکە ئەمە بەڕاستی کاریگەریکی زۆر نەرێنیە بێ لەسەر نەخۆش بەداخەوە. زۆر دڵم ئەیەوە ئیشەڵڵا خوا گەورەیە ئەوانە هەموو جارێ دەستی خسە سەرشانم تەمەن بەحاڵ سەوتیشا و بە ماسکەوە بۆی و کوڕم خوا گەورەیە ئیشەڵڵا باشە بم. بالفعل یعنی لە دەڕۆژ 15 ڕۆژە ئەو شتێک کە پێڵن جەمپینێکی زۆر عەجیبی کرد بەڕاستی زۆر بە سەریعی باش بوو. ئەوە یەکێک بوو لە هەرە ئەو نقطانەی کە زۆر پێی معجیب بووم لە ڕاستیە و تەواوی ئەو کەسانێکی کە ڕۆژانەی ئێمە لە نەخۆشخانەکان لە ناو شارەکە لە کێش و کۆمەڵایەتەکانە ئەی بینین ئەوانی کە کەسانێک بە دەوریۆن قسەیەکی خەیر لایەنێکی کۆمەڵایەتی بەرزیانتیایە قسەیەکی خێر لە بابەتەکانەکەن ئەکسەریەتی کات حەلبوون و ساڕێژبوون و چارەسەربوونی کێشەکانیان لە ڕووی کات لە ڕووی تێچوو لە ڕووی زۆر بابەتی معنیەوە زۆر باشترێکە کە ئەمە لایەنێکی زۆر ئیجابیە کە تەنانەت نەک ئێمە هەموو ناوچەکە و بگرە کۆمەڵگە ڕۆژهەڵاتیەکانیش شانازی بۆکەن کە بە بەراورد بە کۆمەڵگە ئەوروپیەکان مەسائلی زۆر شتیان بردوێتەوە بەڵام لە خێزانە لە ڕووی داڕمانەوە بەڕاستی زۆر نزیکن زۆر دەستخۆشین بۆ هەموو لایەکتان. دکتۆر حوسام موافی یەکێکە لە پزیشکە جەڕاحە بەناوبانگەکانی میسر، دکتۆرێکی موسڵمانی بەناوبانگ، خۆی گەورە لێ ڕازی بێت، خۆی گەڕێتەوە تەمان بەسەرهاتی زۆر جوان و خۆشی هەیە. ئەڵێ دڵدانەوە زۆر گەورەیە، ئەڵێ ڕۆژێک جارێکیان من لە شوێنە محاضرەیەکم هەبوو باسی دڵدانەوە و جەبر الخەواتر بەکرد. شەوەکەی هاتمەوە ماڵەوە بۆ بەیانی لەبەرەوەی ڕۆژی لەدایکبوونی حەزرەتی ڕەسوول الله صلی الله عليه وسلم ڕۆژی مەولود بوو عوتڵە بوو، دەوام نەبوو کە ڕۆژی پێنجشەمە بوو، جومعەیشی بەدەمەوە بێ ئەو دوو ڕۆژت عوتڵە بوو، لەبەرەوە توم ئیسراحەتەکەم. ئەم پیاوەش دکتۆر حوسام دکتۆرێکی اختصایی جەڕاحە و لە کوێشە ئیشەکات لە ئینعاشە لە بوژانەوەی دڵ لە ئەو شوێنەی کە خەڵکێکی زۆر تووشی جەڵدا بێت تووشی شتانە بێ بەنە ئەویا. دکتۆر حوسام ئەڵێ بەیانێکی زوو تەلەفۆنێکم بۆ هات سەعە 8 بەیانی بوو، سێرەکەم دراوسێکمان وتی خاڵێکی خێزانم هەیە 92 تا 93 ساڵ تەمەنێتی زۆر پیرە جەڵدەلی یاوە زۆر پێویستی بەوەیەکەوە لە بەشەکەی تۆش لە ڕێعایی نەخۆشە لەوێ داغڵ بووە لە ڕێعایی مڕەکەزا داغڵ بووە بەڵکو بچی سەرێکی لێبێ. ئەڵە منیش نەفسیەن بەلامە قورس بوو، ئەخر من ئیمڕۆ عوتڵەمە و وتی ئەزانم عوتڵەتە بەڵام وتم با بزانم چۆنە بێت. ئەڵێ مۆبایلەکەم داخستەوە هەمتر خەوتمەوە چکە هیلاک بووم کە خەوتم سەعە 11 هەڵسام، سەعە 11 خێزانم قایمێکی بۆ کردبووم کە بچم لە بازار ڕۆشتانی کە پێویستمانە بیکڕم. چوومە ناو بازار لەکوێ لە قاهرە، ناو بازارێکی زۆر قرەباڵغ، گەیشتمە ئەوێ بیرەوەم کەوتەوە کە من دوێنێ شەو لە خوتبەیە لە وتارە بۆ مسلمانان بۆ خەڵک باسی جەبر الخەواترم کردو، باسی دڵدانەوەی خەڵکم کردو، یانی چی منە قسەی و پیاوم فرامۆش کرد. ئەڵێ لەویا شتەکانم نەکرد، یەکسەر بە پەلە سواری سیارەکە بووم گەڕامەوە بۆ خەسەخانەکەی خۆم خەسەخانەکەمان کە چوومە خەسەخانە چوومە ناو ئینعاش کوڕەکەشم لەوێ ئیشیە کرد جەڕاح بوو دکتۆر بوو، گەیشتمە ناو ئینعاش ویستم بچم سەر لەو دکتۆرە بم یەکسەر خۆم جەڵدەلیە لەو شوێنە جەڵدەلیە. ئەڵێ 1 دقیقە زۆرە بۆ ئەوەی فریای کەسێ بکەویت لە جەڵدەیە، ینی ئیشەکەی لەسەر ئاسانترە بێت جەڵدەکە هێواشترە بێ. لەو کاتا بە پەلە کوڕەکەم گیانمانە سەر بێدێک و سەر مێزێک و قەستەرە و باڵۆنیان بۆ کردم ئەلحەمدوللا خوای گەورە نەجاتیە بەهۆی ئەو نیەتەی کە هەم بوو کە بچم فریای ئەم مسلمانە بکەوم، دڵنەوایی ئەم مسلمانە بەمەوە یارمەتیەکی پێشکەش بکەم، قسەیەکی خۆش چکە جار وای دکتۆرە هەر پێت بڵێ چاکچۆنی کە لەگەڵا بکاتەوە دڵت فی خۆشە بێت و لەوانەیە زۆر لەو باری نەخۆشیە سوککە. ئەڵێ من تمەزە خوای گەورە دایناوە ئەگەر تۆ ئەو خێرە بچووکە بکەی کە بە بچووکی زانی فرێ خۆتەکەوی خۆت جەڵدەلێتەیە. ئەڵێ وەڵڵاهی ئەگەر لە ناو بازاڕە بووایە من مردبووم و تەواو. خۆشەویستترین کردارێک لە لای حەق تەعالە دڵدانەوە و ڕاگرتنی هەست و شعور و
جوڵاندنی هەستی دڵخۆشیە لای خەڵکی. پێغەمبەر صلی الله عليه وسلم 100 کیلۆمەتر بە پێدەڕوات بۆ تایف هەتا موسڵمانەکان لە زوڵم و دژەدینی قوڕەیش ڕزگار بکات و مەوایەکی هێمن بۆ ژیانی سەربەرزانەی ئیمانداران بدۆزێتەوە. بەڵام لە جیاتی پێشوازی خەڵکی تائیف بەردەبارانی یەکەن و خەڵتانی خوێنی یەکەن. زەیدی کوڕی حارسە لە خزمەتیا بوو. لە نێوان مەککە و تائیف دەگەنە باخێکی پڕمیوەهات. گەورە و خاوەنی باخەکە بە عەداسی بەندەیە چەند بۆڵەتریشیان بۆ نێرێتە سەر ڕێگەکەیان. حەزرەتی ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم و توێژ لەگەڵ عەداسی خەڵکی نەینەوە و موسڵەکات و ئەفەرمێت منیش پێغەمبەری خوام و برای یونس پێغەمبەرم کە لە لای ئێوە بووە. عەداس موسڵمانە بێت و دەست و قاچی حەزرەتی ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم ماچەکە صلی الله عليك يا نبي الله. پاشان پەری و جنیەکان دێنە خزمەتی و موسڵمانە بن. پاشان دوعا ئەکات و ئەفەرمێت یا ڕەبی من لاوازم و هێز و توانام کەمە و خەڵکیش زۆر نامەردانە دێن بەدەم بانگەوازی ئاخرین فرستادەی تۆوە. تەنها تۆم لێ ڕازی بی هیچ باکم نییە. اللهم إني أشكو إليك ضعف قوتي وقلة حيلتي وهواني على الناس. أنت رب العالمين، أنت رب المستضعفين، وأنت ربي إلى من تكلني. هەتا دوایی دعاکە و فەرمێ إن لم يكن بك علي غضب فلا أبالي. خوای گەورە دڵنەوایی پێغەمبەرەکەی کرد. ئەی خۆشەویست صلی الله عليه وسلم، ئەگەر بۆ لای خەڵکە ئازادەکە چوویت و لوتبەرزی و غروریان ڕێی پێنەدان ئیمان بێنن و ڕێزل لێ بگرن. عەداس کە لە ڕواڵەتە بەندەی خەڵکە و لە هەموو ئەو خەڵکەش ئازا و ئازادترە و دیلی نەفسی خۆی نەبووە ئەو موسڵمانە بێت و هەرگیز چاوت لە ژمارە نەبێ لەم بانگەوازە بەرینەیە. ئەگەر تۆ بۆ لای مرۆڤ و ئینسانەکان چوویت خوای گەورە جنۆکە و پەریەکان دەنێرێتە پێشوازیت و ئەوان موسڵمانە بن. ئەگەر تۆ بۆ تائیف چوویت بۆ ئەوەی مەوایەکی ئەمین بێ بۆ ئیسلام و موسڵمانەکان، ئەوە خوای گەورە مەدینە و خەڵکی مردوو بۆ خواژیاوی مەدینە ئەکاتە خەڵاتت. ئەگەر تۆ بە پێکانت و بە هیلاکت و ماندووبوونی زۆرت ڕۆشتی بۆ تائیف، خوای گەورە خەڵاتت ئەکا بە گەشتی ئیسرا و میعراج و بە خزمەت گەیشتنی خوای گەورە و فریشتەکان و گەیشتن بە جیهانی پڕ لە پەنهانی غەیب. هەمیشە دڵدانەوەکانی پەروەردگار زۆر سەرسوڕهێن و ناوازە و بێوێنەیە، بەڵام چاوی دڕیەوێت هەتا ئەم دڵنەواییە جوانەی خوای گەورە ببینێت.